دیارە بەداخەوە لەو ماوەی ڕابردوودا ینی بۆ ماوەی چەند ساڵێکە حکوومەتی تورکیا هێرش دەکاتە سەر بارەگا و بنکەکانی هەموو ئەو کەسانێک کە هەم سڤیلین هەم ئەو کەسانەی کە بەڕاستی لە ژێر جەور و ستەمی حکوومەتی تورکیا هەڵاتون و پەنایان بۆ هەرێمی کوردستان هێناوە و ینی بەداخەوە لەو ڕۆژانەی دواییش کە هێرشێکی بەرفراوانی کرد لە هەم لە کەمپی مەخمور و لە ناوچەکانی تر لە ڕاستیدا من پێم وایە ئەو هێرشانەی کە حکوومەتی تورکیا دەکات لە ئەوەیە کە لە لاوازیەتی بەرامبەر بە ئەوەی کە ناتوانێت کێشە ناوخۆیەکانی خۆی چارەسەر بکات چکە بەڕاستی وەکو هەمومان دەزانین لەم ساڵانەی دوایی بە تایبەتی ینی لە 2021 حکوومەتی تورکیا ینی تووشی قەیرانێکی زۆری ئابووری سیاسی ناوخۆیی بووە بەڵام بەڕاستی چارەسەرکردنی کێشەکانی حکوومەتی تورکیا لە دەرەوەی تورکیا ناکرێت ینی تورکیا ئەبێت حکوومەتی تورکیا پێداچوونەوە بە خۆیدا بکات و کێشە سیاسیەکانی خۆی لە ناوخۆ چارەسەر بکات نەوەکەوەی کە بە فڕۆکە هێرش بکاتە سەر خەڵکی سڤیل لە ناو جەرگەی خاچی کوردستان و سیادەی عێراقی پێشێل بکات بۆیە بەڕاستی من پێم وایە هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەرسێ سەرۆکایەتیەکە و هەم حکوومەتی عێراقیش ینی زۆر کەمتر خەمن بەوەی کە نەیانتوانیوە قسە لەسەر ئەو بابەتە بکەن چکە پێم وایە بە تایبەتی کەمپی مەخمور یەکێکە لەو کەمپانەی کە لە ڕێگای نەتەوەیە گرتووەکان ڕێگای پێدراوە کە لە ناو جەرگەی عێراق بۆ پاراستنی ئەو خەڵکە سڤیلەی کە لەژێر ئەو دەسەڵاتە هەڵاتووە لێرە بپارێزرێت بۆیە بە هیچ شێوەیەک ینی هیچ یاسایەک و هیچ بڕیارێکی نێودەوڵەتی ڕێگە بەوە نادات کە فڕۆکەکان بێن لە ناو جەرگەی لەو شوێنەی کە شوێنێکی پارێزراوە بۆ ئەو خەڵکە کە هێرشیان بکاتە سەر کە بەڕاستی ئەوە پێشێلکاریەکی زۆر گەورەی من وەکو خۆم بە هەموو شێوەیەک ئیدانەی دەکەم و پێویستە هەم حکوومەتی هەرێم هەم هەرسێ لایەنی سەرۆکایەتیەکە و هەم حکوومەتی عێراقیش بێتە سەرخەت بۆ ئەو بابەتە و ئەو خەڵکەی کە لە چوارچێوەی سیادەی عێراقا دەبێت پارێزراو بێت بە هەموو شێوەیەک. دەوڵەتی تورکیا وەکو گەورەترین داگیرکەری خاچی کوردستان گەورەترین پارچەی کوردستانی داگیر کردووە این کاری لە بوونی کورد وەک نەتەوە کوردستان وەکو جوگرافیا دەکات باشە بەڵام لە دۆخێکی ئێستا بۆچی ئەمانە دووبارە دەبنەوە تەوان تورکیا لەوە تێگەیشتووە کە عێراق وەک وڵاتێکی خاوەن سەروەری و هەرێمی کوردستان لە ناو چوارچێوەی دەوڵەتی عێراقدا هیچیان لەو ئاستەدانین لەو مۆقیفی هێزەدانین کە بتوانن وەڵامی ئەو دەستدرێژیانەی دەوڵەتی تورکیا بدەنەوە کە بە هۆکاری جیاواز خەڵکی سڤیلی کوردستان دەکاتە ئامانج بۆیە گەلی کورد ینی ملەتێکی ترسنۆک نییە ملەتێکی بێ هەڵوێست نییە ملەتێکە کە ئەتوانی بەرگری لە خۆی بکە و بەرگریشی لە خۆی کردووە تا ئێستا بۆیە ماوەتەوە بەڵام ملەتێکە بێدەنگ کراوە ینی تۆ بەراوردێک با بکەین بۆ ئەوەی بزانین ملەتی کورد ملەتێکی بە هەڵوێستە یان بێ هەڵوێستە لە سەردەمی ڕژێمی بەعەس کە دەوڵەتی عێراق لەو پەڕی بەهێزیدا بوو زۆر جار گەلی کورد لە ینی ڕاپەڕینی ناوچەیی ئەکرد ناوچەی مەسەڵەن لێرە لەم شارە چەندین ڕاپەڕینی ناوچەیی کراوە چکە دەرفەتی خۆپیشاندان و ناڕزایی دەربڕین نەبووە ئیلا کاتێک خەڵک بۆی هەبوو بێتە سەرجادا کە پشتیوانی لە حزبی قاید کرد لە حزبی بەعەس واتە ئەو کاتە ئێستا جیاوازە دۆخەکە جیاوازە ملەتی کورد ملەتێکی بێ هەڵوێست نیە بەڵام لەلایەن دەسەڵاتی خۆمانەوە بەداخەوە بێ هەڵوێست کراوە ینی بێدەنگ کراوە دەنجی کپ کراوە دەرفەتی ئەو جۆرە خۆپیشاندانانە نییە ئەگەرنا لەو حاڵەتانە کە ئەو دەستدرێژیانە دەکرێت بە تایبەتی بۆ سەر خەڵکی سڤیل پێویستە خەڵکی کوردستان زەماوەری کوردستان بە بێ جیاوازی ئەحزاب بە بێ جیاوازی بیری بۆچوونی سیاسی ئاینی هەموو جیاوازیەکان وەلا بندرێ هەموو خەڵک بێتە سەرجادا بۆ ئەوی کۆمەڵگەی نێودەوڵەتی ناچار بکرێت کە هەڵوێست وەرگری ئەنجومەنی ئاسایش بێتە سەرخەت بۆ ئەوی چیتر دەوڵەتی تورکیا نەتوانێت خەڵکی سڤیلی کوردستان لە ڕۆژئاوا لە باشووری کوردستان بکاتە ئامانج و قوربانی مەدەنی لێ بکەوێتەوە.